وەکو هەڤاڵانی شەهیدان ڕێبازی شەهیدان ئێمە لەسەر گۆڕی شەهید ڕێدوور تەواوی شەهیدانی کوردستان لەم ڕۆژەدا بە بیردێنینەوە و سەری ڕێز و نەوازش دادەنەوێنین بۆ تەواوی شەهیدانی گەلەکەمان. لە هەمان کاتدا شەهید ڕێدوور ڕەمزی شەهیدێک کە بۆ تێکۆشان کە بۆ ئازادی گەلەکەی گیانی خۆی بەخت کرد. شەهید ڕێدوور لەم بیرهێنانەوەیەدا کە بە دەستی خیانەتکاران شەهید بوو و بۆیە لەسەر مەزاری ئەم شەهیدە ئەم ڕۆژە بیردێنینەوە و لە هەمان کاتیشدا بەردەوامی بە خەتی خیانەت ڕیسوا و شەرمەزار دەکەین. ئەوەی کە گرنگە بۆ ئێمە پەیامی ئەو شەهیدانە ئێمە دەزانین کە شەهید ڕێدوور و زۆرێکی دیکە لەو شەهیدانە تەنها بە ڕەنگە ئامانجی داگیرکاران بوون بەڵام بە هاوکاری خیانەتکارانی ناوخۆی ئەو هەڤاڵانە شەهید بوون ئەو تێکۆشەرانە شەهید بوون. ئەمڕۆ ئێمە دەبێت جارێکی تر بەڵێنی خۆمان دووپاتکەینەوە بەرامبەر بە شەهیدان و کەسوکاری شەهیدان تا دوڕادە خاوەنداری لە خواست و ئامانجەکانی شەهیدان بکەین. ئەویش تێکۆشانە دژ بە داگیرکاری ئەویش تێکۆشانە دژ بە خیانەتی ناوخۆیی و دەبێت لە ئێستاە ئێمە دەزانین کە قۆناغێکی سەرکەوتن لەلایەن گەلەکەمانە و تێکۆشەرانی ئازادیەوە تۆمارکرا بەرامبەر بە داگیرکاری. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە دەزانین ئەو شەڕە کۆتایی نەهاتووە و ئەو هێرشانە کۆتایی نەهاتوون. لە کەسایەتی شەیدفەراندا دەیانویست دەنگی ئازاد کردکەن. بۆچی دەنگی ئازادکردن ئەنجامەکەی ئێستا دەرەکەوێت. دیارە من بۆ بڵێم هەر کەس لە ژیاندا دوو ناسنامەی هەیە، یەکێکیان ناسنامەی نەتەوەیی و نەژادی بوونیەتی، یەکێکیانیش ناسنامەی دینیەتی. ئەمە بێ خواستی خۆی ئەم دوو ناسنامەی هەیە، بەڵام لەناو ئەوەدا کەسایەتیەک بۆ خۆی ناسنامەیەکی تر دروستەکا بۆ خۆی.